قضية سەرەزات و شیرنی هەموو ساڵێک خەڵک هەرە بێ بیکڕێ بۆ عادات و تەقالید لە هەموو ماڵێکە بێت سەرەزات و شیرنی هەبێ جێژنان کاچن بۆ لای یەک بۆ میوانداری بەڵام سەنێ ساڵێ لەگەڵ هەنێ ساڵتر فەرقی هەیە ینی جێژنەی بۆ نمونە ڕەمەزان لەگە جێژنەی قوربان فەرقی هەیە خەڵک سی وەزعکاکە وەزع خۆش بێ و موچە لە کات خۆی دابەش کرێت طبعاً بازار گەرم و گوڕێتری پێوە دیارە بەڵام بەپێی ئەو شەڕ و ئاژا و مەشاکلیستە هەیە ئەم درۆن و ئەم قەسفە هەیە بیدایە سستێکی پێوە دیار و بەڵام چەند ڕۆژێکە باشە کە موچە دابەش کرا خەڵک دێ چکە بڵێ تونەلی لە کەرکک موچەخۆرێکی زۆری هەرێم هەیە کە موچەوەرەگرن دێن شتەکانیان نەکەن ئەلحەمدوللا باشە قەڵەباڵغا وڵی ئێمە زۆرمان زۆرە من مشەکەلی حازرەکان خۆمانی گرینەوە چەند نەوعێکمانە سێ نەوعمان هەیە جیاجیاش سەرەزات نەوعی زۆرە وەکو پێشووتر نییە پێشووتر چەند نەوعێکە بوو تەواو بەڵام سا هەموو ڕۆژێ نەوعی تازە دێ بەخوا تقریب 25 بۆ 30 نەوعمانەیە سەرەزات بە تاکید لە هەموو شارێکەوە دێن یعنی سە بۆ نمونە هەنێ خەڵکیە سەرەزاتی کەرکووکی پێخۆشە ئەمانی ئەطراف بۆ نمونە تکریت و پردێ و ویتر زۆر منتیقەی تر هەیە دێنە ناو کەرکووک بازارەکانیانەکەن و ئەگەڕێنەوە مشتریمانەیە دێ لە سلێمانی و دێ لە شوێنەکان ترۆ دێن چووکەشتی ئێرەیان پێ باشە ئەزان سەرەزات و شتەکانی کەرکووک هەمووی تازەیە گران بۆ وڵا فەرقی زۆری کردۆ لە سەعرا بەڵام ئێمە دایمە محاولەمان کردووە کە یەکسەر ئەو فەرقە زەقەت دەرنەکەینە بازار بۆی خەڵک هەست بۆ گرانیە نەکە تۆ شتێک بای 10,000 لێک ناکات دێ بگەیتە 15,000 یعنی خەڵک وازی لێ دێنێ نایکڕێت چکە زۆر زۆرە بەڵام ئێمە محاولاکەینەها تۆزێ لە خێرەکەی خۆمان کەم کەینەوە بەس بۆی خەڵک ڕازی بێ بەڕاستی ئەم ساڵ قەزەی گومرگەکە زۆر تەسیری لە بازار کردووە بۆ ئێمەی دوکاندار کە ئەچین شتێک لە هەولێر لە سلێمانی ئەکڕین ئێمە شتانیەمانەوێت زۆربەی لە بەغاو لە جنوب نییە ئەبێ بچین لە هەولێر لە سلێمانی لە شەقڵاوە بیکڕین کە هێنین لە سەیتەرەکەش بەڵێ کە هێنین لە سەیتەرەکەش ئەو پارەی گومرگە دێتە سەری ئێمە ژەوی بگینە سەر ئەشیاکات تۆزێت تەسیری کردووە لە ئێمە بەڵام خوا گەورەی حەلەبی ئینشاءالله زۆر بەخێر بێن جژنی ئێوە هەموو لایەک پیرۆز بێ ئینشاءالله ئەم مانگە پیرۆزە و ئەم جێژنە ببێتە مای خێر و خۆشی بۆ هەموو لایەک زۆر بەخێر بێن گەورەمان تاکە